وڵازان خۆشەویستانمان ئەمڕۆ ڕۆژی پارێزەرانە لە هەرێمی کوردستان کە لە ساڵی 1993 لایەن پەرلەمانی و کاتەوە ئەم ڕۆژە دیاری کراوە باز لە گرنگی و ئەهمیەتی پارێزەران دەکات لە هەرێمی کوردستان کە لە ڕابردووە لە ئێستاژە جێدەستیان دیارەوە بۆ زۆر لە کێشەکان بۆ زۆر لەو بابەتانی کە پەیوەستە بە دادگا حتمما پارێزەر ئەهمیەتێک و گرنگی زۆری هەیە هەرچەندە بە چەند ئاستەنگ و لەوانەیە ئەوانیش کێشە و گرفتیان هەبێت بەڵام ئەم ڕۆژە دیاری کراوە بۆی کە هاوڵاتیان و شیار بن کە پارێزەران دەتوانن ڕۆڵێکی باش بگێڕن لەو کێشانی کە هەیەیانەوە بتوانن کێشەکان کە لە دادگا هەن زووتر چارەسەر بکرێتەوە زووتر ئەو کەسی کە سکاڵایەکی هەیەیان هەشتێک مافەکەی بگرێتەوە گفتوگۆی زیاتر دەکەین سەبارەت بەم ڕۆژە سەبارەت بە گرنگی پارێزەر لە هەرێمی کوردستاندا بە میوانداری زۆر بەڕێز کاک زەردەش عەلی پارێزەر کاک زەردەش گیان زۆر بەخێر بێت لێتان پیرۆز بێ ئینشاڵڵا خۆشیەوە زۆر سپاس کاک زەردەش باز لەو بکەین کە بۆ ئەم ڕۆژە دانراوە بۆ ڕۆژێک دانراوە بۆ پارێزەران بەڵێ بە ناوی خوای گەورە سپاس بۆ کەناڵی پەیام و بەرنامەی پەیامی ڕۆژ ڕێز و حورمەتم هەیە بۆ وەرگرانی ئەم کەناڵە بەڕێزە دیاریکردنی 3 بە ڕۆژی پارێزەرانی کوردستان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پەرلەمانی کوردستان لەم بەروارەیە لە ساڵی 1993 بە ڕەسمی دانی ناوە بە دەستەی کاتی دامەزرێنەرانی سەندیکای پارێزەرانی کوردستانە تەواان لە دوای ڕاپەڕین و تەشکیلکردنی حکوومەتی هەرێمی کوردستان کاتێکە وردە دامەزراوە حکومی و ڕسمی و نیمچە ڕسمیەکان کەوتنەوە سەرکاری خۆیان کەوتنەوە سەر پێ لەو میانەشە سەندیکای پارێزەرانی کوردستان وەکو پێویستێکی ئەو قۆناغە با بڵێن لەلایەن چەند پارێزەرێکی بەڕێزەوە بە شێوەیەکی کاتی دەستێکی بابلنوک و دەستەیەک ئەو سەندیکایان ڕاگەیان و هەر لەم بەروارەیە لە بەرواری 3 ساڵی 1993 پەرلەمانی کوردستان بە ڕەسمی دانی ناوە بەو دەستەیە و لەو ڕۆژەوە ئەو ڕۆژە بۆتە ڕۆژی پارێزەرانی کوردستان و ساڵانش ئێمەش لەم ڕۆژە یادیەکەینەوە بە سپاسەوە کەناڵی پەیامیش وەک یەکێک لەو کەناڵانی کە گرنگی و بایەخی هەیە بۆ بایەخدانی هەیە بۆ هەموو چینە توێژەکان سپاسیەکەین کە ئێمەشی لە یاد نەکردووە و تەوەرێکی بەرنامەکەی تەرخان کردو بۆ ڕۆژە زۆر سپاسی خۆ خێر کەسێک چۆن ئەبێ بە پارێزەر ئایا هەر شەهادەیەکی بەکالۆرێسی هەبێ ئیتر تاوا ئەبێ بە پارێزەر و ئەرکی پارێزەر چییە؟ بەڵێ خۆی بۆ ئەوەی کە ناسنامەی پارێزەرایەتیت هەبێ لە کوردستان و عێراقا ئەبێ هەڵگری بڕوانامەی بەکارۆلۆس و بەرەوسەرەوەبی لە کۆلێژی یاسا دوای ئەوە پەیوەندیەکەی بە سەندیکای پارێزەرانی کوردستان یاخود عێراقەوە و ئەبیتە هەڵگری ناسنامەی پارێزەرایەتی و لەم دوایانەشا خۆشبەختانە لەلایەن سەندیکای پارێزەرانەوە بۆ ئەو پارێزەرانی کە لە کۆلێژی یاسا تەواوەکەن چەند خول و دەوراتێکی ڕاهێنان و شیاندنیان بۆ کراوەتەوە بۆ تەقوێکردنیان و بۆ زیاتر شیاندن و ئامادەکردنیان بۆ پرۆسەکە ئەمە وەکو لایەنە فەرمیەکەی کە بە فەرمی پێی بوترێ پارێزەر بەڵام بۆ ئەوەی بە تەواوی و بە شێوەیەکی بەرجەستە پەیامی پارێزەرایەتی لە خۆتا بەرجەستە بکەی پێویستە پابەندبی بە هەندێک با بڵێن ئیلتیزاماتی ئەخلاقی و یاساییەوە کە دواتر لە میانی بەرنامەکە وردە باسیەکەین بۆ ئەوەی ئەو پەیامی کە هەڵت گرتووە پەیامی پیرۆزی دادپەروەری و پەیامی سەرخستنی هەخوازی بە شێوەیەکی باش بگاتە خەڵک و دەوروبەر و هاوکاربی لە چەسپاندنی پرۆسەی دادپەروەری ناو دادگاکانە بێگومان پێویستە پارێزەریش پابند بێ بە کۆمەڵێک ڕەوشت و ئەخلاقیاتی تایبەت بەخۆیەوە کاک زەردەش حتمما هەر چین و توێژێک لە وانی بڕوانامیان هەیە ڕۆڵێکی جیاوازە گەڕن لە نێو کۆمەڵگادا ڕۆڵی پارێزەران چیە بێت لە نێو کۆمەڵگای کوردی ئێمەدا بەڵێ خۆی پارێزەران لەسەر چەند ئاستێک ئەتوانن ڕۆڵیان هەبێت لە ناو دادگاکانە دادگا کە ساحەی عەدلە گۆڕەپانی دادپەروەری و یەکلاییکردنەوەی حەق و یەکلاییکردنەوەی ئەو سکاڵا و ئەو دادخوازیانەیە کە پێشکەشەکرێ پارێزەران دەورێکی باڵایان هەیە بیرمان نەچێت لە ناو دادگاکانە ئەوەی کە دادگاکان بەڕێوە باوە ئەوەی ئیشوکاری خەڵک لە ناو دادگاکانە
جێبەجێەکە بریتێ لە خێزانی دادوەری کە هەریەکە لە دادوەر ئەندامانی بەڕێزی داواکاری گشتی و لێکۆڵەری دادی و ئەو فەرمانبەرانی کە ئیشوکاری خەڵک بەڕێکن و لە پاڵ هەموو ئەمانەشا کە بە ڕەکیزەیەکی سەرەکی پرۆسەکە دانرێ پارێزەرانن کە پێیان ئەوترێ قازی واقف واتە هەر هەمان پلە هەمان مەقامی دادوەری هەیە بەڵام وەکوەڵی قازی واقف دەستەواژەیە کە واتە ئەویش هەر دادوەرە بەڵام ئەو بە پێ وەستاوە لە بەرامبەرە قازیەکی تر هەیە کە دانیشتووە و دادوەرە و مەحکەمەکە بەڕێوە بە ئەمە لەم ئاستایە لە ناو دادگاکانە ڕۆڵێکی بەرچاوی هەیە چونکە کاتێک هاوڵاتێک ڕۆکاتە ناو دادگاکان ڕەنگە وەکو پێویست ماف و ئەرکەکانی خۆی نەزانێ شایستەکانی خۆی بە شایستەکانی خۆی ئاشنا نەبێ پارێزەر ئەتوانێ لە چوارچێوەی یاسایە کاروبارەکانی بۆ ڕێک بخا و ڕاوێژی یاسایی پێ بدا و ئیشوکارەکانی بە جۆرێک بۆ ڕێک بخا کە بۆ ئاراستایە بڕۆن کە با بڵێن بگا بۆ حەقی کە ئەوێ و حەقێکی مەشروعی هەیە کە قانون پێیداوە ڕەنگە ئەم با بڵێن وەکو پێویست ئاگاداری نەبێ بە حکمیەوەی کە ئەم شارەزایی هەیە ئەتوانێت چوارچێوەیەکی قانونی دابنێ بۆ مافەکانی و موقفی قانونی کە بۆ ئەو کەسە بەهێزتر بکە بەگشتی ئەمە لە ناو دادگاکانە وە لەسەر ئاستی کۆمەڵگەشت بەو حکومەی کە پارێزەران کەسانێکن لە ڕووی فەرمیەوە پابەند نین بە هیچ دامەزراوەیەکەوە وەکو دادوەران یا ئەندامانی داواکاری گشتی نین کە لە ڕووی مەرجەعیەتی ئیداریەوە پابەند بن ئەمان ئەتوانن بەشداری هەموو چالاکیێکی سیاسی و کۆمەڵایەتی بکەن و هۆشیاری یاسایی بڵاو بکەنەوە لە هەر گروپ و لە هەر کۆمەڵە و لە هەر گردبوونەوەیەکە بوونیان هەبێ ئەتوانن بابەتەکە لایەنی قانونی بە جۆرێک با بڵێن بابەتەکە یا با بڵێن ئەو داواکاری کە هەیە ئەو بابەتی کە لە سەری پێکهاتوون و کۆبوونەتەوە لایەنە یاسایەکەی لە بەرچاو بگیرێ و سروشتی یاسایی لە بەرچاو بگیرێ و بە جۆرێک بێکە لە چوارچێوەیەکی قانونی هەبێەوە لە پرەنسیپە یاساییەکان لانەدا بەگشتی ئەتوانن دەورێکی کارایان هەبێ و لە بڵاوکردنەوەی هۆشیاری یاسایی لە بڵاوکردنەوەی باری سەرنجیان لەسەر ڕوودا و پێشاتە سیاسی و کۆمەڵایەتیەکان. بوارەکانی پارێزەری چین؟ بەڵێ پارێزەران بەو حکومەی کە یاسا تەنزیمی حیاتی ئینسانەکە حیاتی ئینسان و کۆمەڵگەکە و پارێزەرانیش هەڵگری پەیامی یاسان بۆیە ئەتوانن لە هەموو بوارەکانە قسەیان هەبێ و ڕۆڵیان هەبێ و دەوریان هەبێ بۆ پێشخستنی کۆمەڵگە و بۆ چەسپاندنی دادپەروەری و بۆ گەڕانەوەی حەق بۆ خاوەن حەق بەو شێوەی کە یاسا دیاری کردووە. باشە کاک زەردەش با باس لە سندیکا بکەین تا چەندێک بوونی سندیکا گرنگە بۆ پارێزەران و خودی سندیکا چ کارێکەکە بۆ پارێزەران؟ خۆی با بڵێن بوونی سندیکا بۆ هەموو چین و توێژێک مافێکی دەستوریە و لە دەستوری هەمیشەی عراقیشا تەبەنی کراوەکە هەموو چین و توێژێک مافی هەیە کە لە چوارچەوەی سندیکایەکە ئیشەکانی خۆی ڕێک بخە و ئەو کەسانی کە لەو بوارە لەو مەجالا کە ئیشەکەن ئەتوانێت لە چوارچەوەی سندیکا و ڕێکخراوێکی ناحکومیە کۆیان بکاتەوە. سندیکای پارێزەرانیش چەترێکە یاسایەکە کە پارێزەرانی کوردستانی کۆ کردوێتەوە. بیرمان نەچێ یعنی مەسەلەی سندیکا وەکو مەرجەعیەتێکە بۆ پارێزەران چونکە پارێزەران هیچ پەیوەندیەکیان بە دامەزرا ینی پەیوەندیەکی فەرمی ئیداریان بە دامەزراوە ئیداری و حکومی و دادوەری و ئەمنیەکانەوە نییە بەڵکو مەرجەعیەتی ڕسمی ئەوان سندیکای پارێزەرانی کوردستانە وەکو ئەڵێ جگە لە خوای گەورە و ویژدانی خۆیان هیچ کەسێک ڕقیب نییە بە سەریانەوە طبعاً پەیوەندی پارێزەران لەگەڵ دامەزراوە فەرمیەکان جا دامەزراوەی ئەمنی یا ئیداری یا دادوەری هەموو ئەمانە پەیوەندیەکە لەسەر بنەمای ڕێز و ڕێزگرتن لە یەکتر و پەیوەندی هەماهەنگی و هاوکاریە نەک ئەوەی کە خوا نەخواستە پەیوەندێک بێ بۆ دژایەتیکردنی یەکتر یاخود پەیوەندیەکە بۆ ئەستەنگ دروستکردن لە بەردەم کاری یەکترە بەڵکو بوونی پارێزەران لە ناو ینی هەر پەیوەندیکردنێکیان بۆ دامەزراوانەوە ڕەنگە کار ئاسانی بێ بۆ دامەزراوەکان بۆ حکمی کە پارێزەر باشتر لە کاری ئەوانی شتێگاوە ئەتوانێ بەڕێز و شکۆیەکی زیاترەوە لە کار و لە مانوبوونیان بڕوانێ. بەڵێ کاک زەردەش لە دادگاکان لە هەرێمی کوردستاندا خەڵکی ینی زۆر
دەناڵێن بۆی کە ڕۆتیناتێکی زۆر هەیە کێشەکانیان زۆ دوعاکەوێ مۆعیدی دادگایەکانیان دوعاکەوێ زۆرجار کێشەکەلانی بۆ شیا چارەسەر نەکرێ بوونی پارێزە ڕۆڵی ئەبێ لەوەی کە زووتر کار ئاسانی بکرێ بۆ ئەو کەسێک کە سکاڵایەکی تۆمار کردویان مافی خۆی وەربگرێتەوە خۆی بێگومانێکێک لە ئاستەنگەکانی کاری پارێزەری بریتە لەو ڕۆتیناتە زۆری کە لە دامەزراوە دادوەریەکانە هەیە و ئەو ڕۆتینات و ئیش نەچوونە پێشەوەی کە لە دادگاکانە هەیە پەیوەندی بە کەمی توانای مرۆیی و تەکنیکی ناو دادگاکانەوە هەیە ئێستا لە ناو هەرێمی کوردستانە ژمارەیەکی سۆر دادگا بە هەموو جۆر و پلەکانیەوە لە شار و شارۆچەکانە بوونی هەیە بەڵام بە توانایەکی مرۆیی کەم بە کارمەندی بە کۆمەڵی کارمەندی سنووردار کە بۆ ئەوەی باشتر پرۆسەی دادگاییکردن و یەکلاییکردنەوەی کێشە و کەیسەکان یەکلایی بێتەوە پێویستی بە دادوەری زیاتر و کارمەندی زیاتر و لێکۆڵەری دادی و ئەندامی داواکاری گشتی زیاتر هەیە بۆ حکومی کە ئەمانە نییە وجود ینی وەکو پێویست نین ئەم کێشە هەیە ئەمە کاری کردوتە سەر ئەوەی کە هاوڵاتی نەوعێک لە بێزاری هەبێت کە ڕوەکاتە دادگاکان چکە کێشەکەی درەنگ یەکلایی ئەبێتەوە و ئەمەش بۆتە گرفتێک لە لای پارێزەران و زۆر جار بۆتە مایی نەوعێک لە وەکۆڵی شەرمەزاری پارێزان لە بەردەم ئەو هاوڵاتیانی کە کاریان بۆکە ئەڵێ پارێزەرەکەم وەکو پێویست ئیشەکەی بۆ نەکردم یا ئیشەکەم ساڵێک دواکە و 2 ساڵ دواکە و ئەوانە پەیوەندی بەوە هەیە کە دادگا کارەکەی ناباتە پێشەوە و نەچوونە پێشەوەی کارەکەش لە دادگایە پەیوەستە بۆی سنوورداری توانای مرۆیی ئەو کەسانی کە لە ناو دادگاکانە ئیشەکەکەن چونکە من ئەمەوێ ئەوە بڵێم ئێستا لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە دەرەوەی مرکزی محافەزەکانە لۆردێکی زۆر و قورسایەکی زۆر لەسەر ئەو کەسانە هەیە کە لە ناو دادگاکانە ئیشەکەن یعنی من بەسپاسەوە ئەمێ باسی کەم بەشێکی زۆر لەو دادوەرانە زیاتر لە دادگایەک بەڕێوە ئەبەن یعنی ئێمە ڕەنگە هاوڵاتی لە دوورەوە تەنها ببینێ ئەوە بینای محکەمەیە بەڵام ئەو محکەمەیە زیاتر لە دادگایەکی تایە چونکە کە ئەچیتە ناو دادگاوە بابەتەکان و کەیسەکان بەپێی تایبەتمەندیان جیا ئەکرێنەوە هەر کێشەیەک هەر بابەتێک نوعێک لە دادگای بۆ دانراوە مەفروزە ئەم دادگایە دادوەرێک با بڵێن ئیداری بکە و دادبینی تیا بکە بەڵام ئەبینی بەهۆی کەمی ژمارەی دادوەر و ئەوانەوە با بڵێن دادوەرێک لەسەر حسابی ژیانی تایبەتی خۆی زیاتر لە دادگایەک بەڕێوە بە کە ئەمە ژواکە ئیشەکان وەکو پێویست نەچنە پێشەوە و ئاستەنگ بێ بۆ پارێزەران و بۆ هاوڵاتیانش کە ڕوو لە دادگاکەن بەڵام بەگشتی ئەفونکە یعنی بوونی پارێزەران لە ناو دادگاکانە گرنگی و بایەخێکی خۆی زۆر زۆری هەیە چونکە پارێزەران باشتر ئاشنان بە ماف و ئەرکەکانی ئەو کەسانی کە کاریان بۆکەن و بەڕێگەیەکی ئاسانتر ئەتوانن ئیشەکان بەرنە پێشەوە و دواتریش ئەگەر هاتووە یعنی ناو ئەمە ئەتوانین بڵێن پارێزەران بە جۆرێک لە جۆرەکان چاودێرن بەسەر ئەو دادوەرە بەڕێزانەوە چکە بیرمان نەچێت دوجار ئەوانیش مرۆڤن ڕەنگە وەکو پێویست هەندێک جار هەندێشن بە سەریانە تێپەڕێ پارێزەران ئەتوانن بە شێوەیەکی فەرمی و بە شێوەیەکی ئوسوڵی دادگا ئاگادار بکەنەوە لە مافی بریگرتەکانیان و ئەگەر بێت و ڕاجیایەک دروست بێ لەسەر بابەتێک لەگەڵ دادوەرە و نوعێک لە ئەو کاتە پارێزەران ڕێگەیەکی تریانە ئەتوان تانە بدەن لە بڕیاری ئەو دادوەرانی کە دادبینی یاخود دادگاییکردن لە دۆسیەکەکەن کە ئەمە ڕەنگە هاوڵاتێکی ئاسایی نەزانێت چۆن تانە ئەدا چۆن ناڕەزایی دەرەبڕێ بێدادی دەرەبڕێ بەرامبەر ئەو بڕیارانەی کە دادوەر دەری کردووە دەرهەق بە مافەکانی یاخود دەرهەق بە دۆسیەکەی کاک سەردەش کاتێک کەسێک پارێزەرێک بگرێ بۆ دۆسیەک بۆ کێشێک کە هەیەی بیر لە لایەنەدارایەکە شکاتەوە زۆر جارەوترێت پارێزەران بڕێکی زۆر لە مادەوەرەگرن ئەمەش بە هۆکاری ئەو ڕۆتیناتەیە کە پارێزەرەکە خودی خۆی ئەیگرێتە بەر یان ئەمەش ئێستا چاڵی جۆرێک لە بازرگانیان ڕەنگە هاوڵاتێک بڵێ بۆچی پارێزەران پارێکی زۆر لە ئێمە وەرەگرن لە کاتێکا ئەوەی ناوێ کەسێک بۆ کەسی کەشە گۆڕێت خۆی پارێزەران کاری پارێزەری بیرمان نەچێ کارێکی مرۆییە وتیایە پەیوەستە بە ئەخلاقی ئەو مرۆڤەوە وتم پارێزەر هیچ با بڵێن ئیلتیزامێکی بە هیچ دامەزراوێکی فەرمیۆ نیە جگە لە سەندیکای پارێزەرانی کوردستان
و گرێبەستی پارێزەر لەگەڵ ئەو هاوڵاتی کە کاری بۆکە گرێبەستێکی ئارەزومەندانەیە پارێزەر ئەتوانێ یاخود هاوڵاتی ئەتوانێ بەر لەوەی بچێتە ناو کارەکە و گرێبەستی لەگەڵا بکە کە ئەم کارە یاخود یەکلایی بوونەوەی ئەم دۆسیەی چۆن بۆکەوە بە چ نرخێک بۆیەکە بەڵام ئەوش کەوتۆتە سەر ویژدانی و ڕەوشتی ئەو پارێزەرە خۆی کە با بڵێن دۆخی ئەو هاوڵاتیە لەو کاتەیە لە بەرچاو بگرێت دۆستیەکەش بۆی هەیە جۆری دۆستیەکەش بۆ هەیە و ماندووبوونی پارێزەرەکە چکە تۆ کاتێک ئەچیتە لای پارێزەرێک داوای لێکی کە کارێکت بۆ بکە ئەو ئەزانێ کە ئەم دۆسیەیە و یەکلای بوونەوەی ئەم دۆسیە چەنە مانووبوونیەوێ و بینا لەسەر ئەو مانووبوونە ئەتوانێت داوای حەقی خۆی بکە بەڵام ئیتر تۆش ئەتوانی گفتوگۆی لەگەڵا بکەی وە کۆڵەی لەگەڵی ڕێبکەوی کە بە نرخێکی دیاریکراو بۆ بکە بەڵام هەندێک وردەکاری هەیە من پێم خۆشە لەم مینبەرەوە بە باسی بکەم مەسەلەی کاری پارێزەری ڕەنگە هاوڵاتی وەکو پێویست ڕۆشنبیری نەبێ و مەسەلەی کاری پارێزەران کە ئەچنە ناو دۆسیەکەوە ئەبێ هەوڵ و جوهدی تەواو لەناو ئەو دۆسیە ئەنجام بدە بۆ ئەوەی ئەو حەقە بەدەست بێنێ کە ئەو هاوڵاتیە داوایەکە و پارێزەر پابەندە بە ئەنجامدانی ئەرک و ئیلتیزاماتی خۆی و تەواوی هەوڵ و کۆشی خۆی لەو بوارە بەڵام پابەند نییە بە بەدەستهێنانی نەتیجەی دۆسیەکە واتە ئەوە دادگایەکە بڕیارەدا بەڵام ئەم ئەتوانێت لە هەموو قۆناغەکانی دادبینی و دادگایکردنە وجودی هەبێ و بەرگری لە بریگرتەکەی بکە و لە هەر شوێنێکا کە پێویست بوو گفتوگۆ لەگەڵ دادگا بکە و دواتر ئەگەر هات و بڕیارێکی یا دادوەر بە دڵی نەبوو یاخود پێی وابوو کە پێشێلکردنی قانونە پێشێلکردنی مافی بریگرتەکەیەتی ئەتوانێت لە شوێنی خۆی لەو دامەزراوانەی کە ناو قانونەکە بۆی دیاری کردووە تانە لە بڕیاری دادوەردا ئەگەر هەموو ئەم کارانەی ئەنجامدا ئیتر پارێزەر با بڵێن بەرپرس نییە لەوەی کە دۆسیەکە لە بەرژەوەندی وەکیلەکە یەکلایە بێتەوە یاخود یەکلایی نابێتەوە بابەتێک بۆ حەزم کرد باسی بکەم اینجا سەبارەت بەوەی کە هەندێک هاوڵاتی کە توانای نییە پارێزەر بگرێ بیرمان نەچێ یعنی ئێمە پرەنسیپێکی دەستوری و پرەنسیپێکی یاسایی عالەمیشمان هەیە کە لە معاهەدە نێودەوڵەتیەکانە دانی پێنراوە هەموو کەسێک کە ئەچێتە بەردەم دادوەر وەکو تۆمەتبار مافی بەرگریکردن لە خۆی هەیە واتە هەر کەسێک وەکو تۆمەتبار چووە بەردەم دادگا پێشەوەی هەر پرسیارێکی لێ بکرێ سەبارەت بە کێشەکە پێویستە ئەو دادگایە جا دادوەر بێ یاخود لێکۆڵەری دادی یا هەر کەسێکی تر کە لە شوێنی ئەوان ئیفادەی لێوەرەگرێت بەر لەوەی هەر پرسیارێکی لێ بکە پێویستە یەکەم پرسیاری ئەمە بێ ئایا تۆ پارێزەرەگریت یان نە ئایا تۆ ئەتەوێ پارێزەرێک لە تەنیشت بێ بۆی بەرگریت لێ بکە یان نەچکە تۆ مافی بەرگریکردن لە خۆتت هەیە و ڕەنگە بوونی پارێزەرێک باشتر بتوانێت ئەم مافەت بۆ دەستەبەر بکە تۆ ئەگەر پارێزەرێکت لەگەڵ بێ لە تەنیشت بێ باشتر بە ماف و ئەرکەکان و بە یاساکان بە ناوڕۆکی قانون و تعلیماتەکان شارەزایە ئەتوانێت بە شێوەیەکی یاسایی باشتر خزمەت بە مووقفی قانونی تۆ بکە لە چوارچێوەی قانونە ئەو هاوڵاتیانەی هەر لەم ڕوانگەوە لە ڕوانگەی جێبەجێکردنی مەبدە و پرەنسیپی مافی بەرگریکردن کە وەکتمان مافێکی یاسایی دەستوریە دەستوری هەمیشەی عێراق لە مادەی 19 لە فەقەرەی 11 دەوڵەتی ئیلزام کردووە لەسەر خەزانەی گشتی پارێزەر بێ بۆ کەسانی کە توانای داراییان نییە ئەمە لە دۆسیە سزاییەکانە لە قۆناغی لێکۆڵینەوە دادگایکردنە بەڵام لە دۆسیە مەدەنیەکانە دۆسیەی مەدەنی مەبەستمان ئەو دۆسیانەیە کە بابەتیایە پارە و مڵک و مادەیە ئەمانە هاوڵاتی ئازادە لەوەی کە پارێزەر بگرێ یاخود نەیگرێ ئەگەر خۆی توانای هەبوو بەرگری لە خۆی بکە یاخود داوای حەقی خۆی بکە ڕێکارەکان شارەزا بوو توانێت پارێزەر نەگرێت کەس پابەندی ناکە بەڵام لە دۆسیە سزاییەکانە ئەبێ پارێزەر لەگەڵی بێ لە تەنیشتی بێ ئەگەر بێت و خۆشی توانای گرتنی پارێزەری نەبێ دەوڵەت لەسەر خەزانەی گشتی پارێزەری بۆ دابین ئەکرێت فڵەکان زەدەش مەترسی هەیە لەسەر پارێزەران لەسەر ژیانی پارێزەران لە هەرێمی کوردستاندا خۆی ئەگەر ئێمە دەوڵەتی قانون و هاوڵاتی بوونمان هەبێت بێگومان ئەبێ مەجال و فرسەتێکی باش و ئارام بۆ هەموو چین و توێژەکان بڕەخسێنێکە ئیشوکاری خۆیان بە باشی بەڕێ بکەن بۆ حکومی کە پارێزەران با بڵێن زۆر جار بەرکەوتنیانە بێ لەگەڵ کەسانێکا کە تێگەیشتنیان وەکو پێویست بۆ کاری پارێزەری نییە ڕەنگە زۆر جار دووچاری هەڕەشە
و ئازاردان و جنێودان یاخود ڕق و کینەی خەڵک ببنەوە کە پێیان وایە ئەم پارێزەرە ناحەقە دەرهەق بەوان یا بابەتەکە بە شخصی وەربگرن. ئەمە بەشێکی پەیوەندی بە هۆشیاری هاوڵاتیانەوەیە کە حەقە هاوڵاتی تا ئەو ڕادەیە خاوەنی فەرهەنگێک بێ کە تێبگا لەوەی کە پارێزەری حەقێکی مەشروعە، کاری پارێزەری و هەموو هاوڵاتێک مافی هەیە کە پارێزەر بگری. ئەگەر تۆ تەرەفی بەرامبرت لایانی بەرامبەر پارێزەری گرتووە داکۆکی لە حەقی بەرامبەرەکەتەکە، تۆش دەتوانی پارێزەر بگری لە باتیەوەی کە تۆ بیکەیتە بابەتێکی شخصی لەگەڵ پارێزەرەکە و ڕقی شخصی بەرامبەر بەکاربێنی جنێ و یا قسەی ناشرینی بەرامبەر ئەنجام بدەیت. ئەمە بێگومان بەشی زۆری پەیوەندی بە وشیاری خەڵکەوە هەیە. بەڵام حەزەکەم باسی ئەوەش بکەم کە لە ناو قانونا مرکزێکی قانونی باش بۆ پارێزەران دیاری کراوە. دەستدرێژیکردنە سەر پارێزەر وەکو دەستدرێژیکردنە سەر دادوەران وایە. جنێودان یاخود ئازاردانی پارێزەر هەمان سزای ئازاردان و دەستدرێژیکردنە سەر دادوەرانی هەیە کە ئەمەش بۆ خۆی حەقە هاوڵاتی و خەڵک ئاشنا بێجگە لەوەی کە ئەو فەرهەنگەی هەبێ کە پارێزاری حەقێکی مەشروعە، هەر کەسێک بێ پارێزەر بێ لە هەمان کاتە ئەبێ ئەو مەترسێشی لە بەرچاو بێکە نابێ هیچ جۆرە دەستدرێژی و یاخود هیچ جۆرە سوکایەتیەک بە پارێزەران بەڵێ پێویستە ئەو وشیاریەی هەبێ. بەڵێ شتێکی حەزەکەم باسی بکەم، یعنی زۆر جار پارێزەرانیش ئەبێ ئەو پەیامی کە هێڵیان گرتووە کە پەیامی دادپەروەریە، پەیامی ویژدان و پەیامی ئەخلاقی بەرزە، پێویستە بە ئەخلاقێکی بەرزەوە و بە شکۆمەندێکی تەواوە مامەڵە لەگەڵ ئیشەکانە بکەن و لە گۆشەنیگایەکی مرۆیی و لە گۆشەنیگایەکی ئەخلاقیەوە کاروبارەکانیان جێبەجێ بکەن، نەک ئەوەی کە بابەتە دیانی تەفاعل لەگەڵ کێشەکەیە بکەن بە جۆرێک بچنە ناو دۆسێکەوەی کە کێشەکە کێشەی خۆیان بێ و بیکەنە ڕقی شخصی. ئەمە بابەتێکە هەم پێچەوانەی قانونەوە پێچەوانەی ئەو پرەنسیپانەیە کە سەندیکای پارێزەران بۆ پارێزەرانی داناوە. و زۆر جار من لێرەوە بە خۆم و بە هاوڕێکانیش مەڵێم پەیامی پارێزەر پەیامێکی با بڵێن ئینسانیە، ئەتوانن دەوری خێریان هەبێ لە نزیککردنەوەی ئەو لایەنانەی کە کێشەکەیان هەیە، بە تایبەتی لە ناو خێزانەکانە زۆر جار پارێزەر ئەتوانێت بە ویژدانەوە لە بابەتەکە بڕوانێ و زۆر جار قسەی خێری هەبێ و هەوڵی ئاشتەوایی و لێک نزیکردنەوەی لایەنەکان بدا، بە تایبەتی ئەندامانی یەک خێزان و تەنها چاوی لەوە نەبێ کە کەیسەکە بباتەوە و با بڵێن بڕێک پارەی دەست بکەوێ، هەوڵ بدا ویژدانی خۆی ئاسوودە بکە بۆ ئەوەی نەوعێک لە ئەو وشیاریە یاخود ئەو فەرهەنگەش لای خەڵک دروست بێ کە پارێزەری فعلەن کارێکی مرۆییە و کارێکە پێویستە بە ئەخلاقێکی بەرزەوە مامەڵەی لەگەڵا بکرێت. چونکە بەداخەوە وەکوتم بەشێکی بەهۆی ناوشیاری خەڵکەوە بەشێکیشی پەیوەست بە و بێسەروبەرەی کە لە کوردستانە هەیە کە هەموو کەسێک کە کۆلێژی یاسای تەواو کرد و ئەو ژمارە زۆری کۆلێژی یاسا کە کراوەتەوە لایەن زانکۆ حکومی و ئەهلیەکانەوە خەڵکێک کە ئەبێتە ئەندامی سەندیکای پارێزەران و ئەبێتە هەڵگری ناسنامەی پارێزەرایەتی کە کواڵیتی و ڕەوشت و ئاکاری لەو ئاستایە نییە کە ئەو پەیامە هەڵبگرێ. بەداخەوە ئەمە وای کردووە خەڵک ئەو تێڕوانی نەخراپیان بۆ پارێزەر هەبێ، چکە بیرمان نەچێ پارێزەری وەکاری پارێزەریکردن کارکردنە لە مەجای حەق و لە مەجای چەسپاندنی دادپەروەریە، نەک فێڵکردن و چاوبەستکردنی خەڵک و خۆڵکردنە چاوی خەڵک و بە جۆرێک مامەڵە بکە وەکوەوەی کە ئەبێ خەڵکیش ئەو کەسانش کە هێنە لای کاریان بۆکە تیان بگەێنێ کە ئەم تەنها ئەتوانێت لە چوارچەوەی قانونە ئەو مافانەی کە قانون بۆی دیاری کردووە بۆی دەستە بەر بکە، نەک ئەوەی کە کاری قاچاقچێتی بۆ بکە یا تەزویری بۆ بکە یاخود کارێکی بۆ بکە تەکنیکێکی نامرۆڤانە بەکاربێنێ بۆ ئەوەی ئەو بابەتی کە ئەو ئێوێ تایە سەرکەوتوو بێ. باشە بەگشتی بربەستەکان لە بەردەم پارێزەرانەچین لە هەرێمی کوردستان وەکرێت چی بکرێ بۆ ئەوی کە لە بواری پیشەیەوە پارێزەران پێشکەون و ئەرکڕۆڵی خوان لە ناو کۆمەلگا و لە ناو دادگاکانە وەکو خۆی جێبەجێ بکەن؟ بەڵێ خۆی یەکێک لەو ئاستەنگانەی کە لە کاری پارێزەریە هەیە بەشێکی پەیوەستە بەو سیستەمە ئیداری و دادوەریەی کە لە کوردستانە هەیە کە بەشێکی دانەبراوە لە سیستەمە سیاسیەکە لە دۆخە سیاسیەکە کە بە جۆرێک لە جۆرەکان دۆخی حکومڕانی لە هەرێمی کوردستانە
لە با بڵێن لە حاڵەتێکی خراپایە بە هەمان شێوە ئەم دۆخەی کە لە حکومڕانی هەرێمی کوردستانە هەیە لە ناو با بڵێن سێکتەری دادوەریشا بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگی داوەتەوە ئەو ڕۆتینات و ئەو پێشێلکاری و ئەو حساب نەکردنەی کە لە ناو دۆخی حکومڕانیا هەیە بە جۆرێک لە جۆرەکان بۆتە ئاستەنگ بۆ سیستەمە دادوەریەکە و بۆ ئیشکردن لە ناو قەزا و لە ناو دامەزراوە دادوەریەکانە ئەمەش بۆ خۆی گرفتی بۆ پارێزەران دروست کردووە. بەڵێ ینی ئەگەر بۆ تۆ مامەڵێک ڕەنگە لە پارێزگای سلێمانی هەبێ بچیتە پارێزگای هەولێر یان پارێزگای دۆک جیاوازی هەبێ لە بوارەکانانی ئەگەر تۆ ئیشەکە لەو مەجالەیە لە مەجای قانونە و لە مەجای مرکزی قانونی هاوڵاتیە لە هەولێر و سلێمانی ناتوانین بڵێن جیاوازیەکی ئەوتۆیە بەڵام بێگومان مامەڵەکردنەکان جیاوازیان هەیە و زۆر جار ینی با بڵێن ئەو دۆخە حکومڕانی کە هەیە تەسیری کردوتە سەر دۆخی ئیداری و دامەزراوە ئیداری و ئەمنی و دادوەریەکان ئێدادگاکانیش بەدەرنین لەو حاڵەتە ئەمەش گرفت و دروستەکە بۆ هاوڵاتیانی ڕوو لە دادگاکانەکەن یاخود ئەو پارێزەرانی کە لە ناو دادگاکانە ئیشەکەن ئەمەیەکێکە لە گرفتەکان گرفتێکی تریان تێنەگەیشتنی خەڵک بۆ کاری پارێزەری زۆر جار گرفت دروستەکە کە وەکو پێویست هاوڵاتی ئێمە خاوەنی فەرهەنگێکی ئەوتۆنیە کە لە کاری پارێزەری تێبگە و بەداخەوە بەشێکیش لە گرفتەکان ئێمەی پارێزەران خۆمانین. من لێرەوە ئەوە بڵێم کە زۆر جار وەکو پێویست ڕەنگە قەدری پیشەکەمان نەزانین و وەکو پێویست حەق بە کارەکانمان بە پیشەکەمان نەدەین ئەمەش وای کردووە کە نەوعێک لە گرفت دروست بێ لە بەتایبەتی لە مامەڵەی هاوڵاتی لەگەڵ پارێزەران و مامەڵەی دامەزراوە ئیداریەکان لەگەڵ پارێزەرانە. دەژەمە کە من دوا پرسیار ڕازگۆیی هەم تۆمەتبار هەم سکاڵاکەر تا چەند گرنگە تا چەند ئەبێتە مایەوەی کە ئیشەکەی باشتر بڕاتە پێشەوە لەگەڵ پارێزەرەکەی کاتێکە دۆسیەکەی یان کێشەکەی باسەکات. خۆی ڕازگۆیی ئاکارێکی بەرزە و بەهایەکی باڵایە لە شریعەتی ئیسلامی و لە هەموو فکر و فەلسەفەیەکی ئاسمانی و زەمینیە ڕازگۆیی شتێکە درێخی لێ ناکرێت بەتایبەتیش لەگەڵ پارێزەر ئەگەر ڕازگۆیی هەبێت بێگومان ئەتوانرێ ئیشەکان باشتر بچێتە پێشەوە بەتایبەتی ئەگەر هاوڵاتیەک تاوانێکی ئەنجامدا بوو ئەتوانێت بەڕاستی بەو پارێزەرە بڵێ کە فعلا من ئەم تاوانم کردووە ئەتوانی تۆ لە ڕووی یاساییەوە چۆن داکۆکیم لێ بکەیت چکە بیرمان نەچێ ڕەنگە ئێستا هاوڵاتی یا خەڵک بڵێ باشە کەسێک کە تاوانێکی کردبێت تر تۆ بەرگری چی لێکەی نەخێر ئەگەر کەسێک تاوانێکیشی ئەنجامدا بێ مرکزی قانونی هەیە و ماف و ئیمتیازی خۆی هەیە ئەتوانرێ لە چوارچەوەی قانونە بەو شێوەی کە قانون بۆی دیاری کردووە بەرگری لێ بکرێ بێگومان ئەوش وردەکاری زۆرە ڕەنگە لە بەرنامێکی وان نەتوانین باسی بکەین بەڵام ئەگەر تۆ بەڕاستی پێی بڵێ ئەو ئەتوانێت لەو چوارچەوە ئیشت بۆ بکە کە فعلەن تۆ کارەکەت کردووە و چی بکرێ بۆ ئەوی سزایەکی سوکتر وەربگری بەڵام ئەمە شتێکی تریش بڵێم وەکو وشیاریەک بۆ خەڵک پارێزەر پێویستە پابەند بێ بە پاراستنی نهێنی ئەو کەسەی کە کاری بۆکە واتە لەمەشا ینی ئێمە بیرمان نەچێ ینی یاسادانەری کوردستانی و عراقی مۆفەق بووە لەوەی کە مادەیەکی داناوە کە ئەگەر بێت و کەسێک بچێتە لای پارێزەرێک دۆخی خۆی بۆ باسکە بەڕاستی دان بە تاوانێکا بنێکە کردوێتی دواتر ئەو پارێزەرە ناتوانێت ئەم ڕاستیە ئەم دان پێنانەوەکو شاید لە دژی ئەو هاوڵاتیە بەکاربێنێ ئەمە لە ڕووی یاساییە واتە ئەگەر تۆ هاتیتە لای من وتت من ئەم تاوانم کردو و دانی پیا بنێ دواتر دادگا شایەتی من وەرناگرێت لە دژی تۆ بۆ ئەوەی ئەو متمانەیە ئەو دیواری متمانەیە نەڕوخێ لە بینی من و تۆیە جگە لەوەیش ئەگەر بێت و پارێزەرێک نهێنی ئەو کەسەی کە کاری بۆکە بدرکێنێ لای خەڵک لە میدیا لە ناو خەڵکە ئەو هاوڵاتی ئەتوانێت شکات لەو پارێزەرە بکە و داوای مافی سزایی و مەدەنی خۆی بکە لەو پارێزەرە ئەمەش مرکزێکی قانونی باشە بۆ هاوڵاتیانەی کە ڕوو لە پارێزەرانەکەن و نەوعێکما گۆشەنیگایەکی ئەخلاقی یاسادانەرە بۆ کاری پارێزەری. بەڵێ سپاس بۆ بەڕێز سەردەشاری پارێزەر کە لەم تەوەرە لەگەڵمانە سپاس دووبارە پیرۆزبایان ڕۆژەتان لێکن بە هیوایەوەی کە ئەم ڕۆژە بێتە مایەوەی کە زیاتر پیشی پارێزەرایەتی بەرەو پێش بچێ.